ڤیدیۆگرافیەکمان بۆ ئامادە کردوون لەبارەی کارەکانی وەزارەتی پەروەردە لە 3 ساڵی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چ کارێکیان کردووە. لێرە بەڕێز وەزیری پەروەردە ئالان حەمەد سەعید میوانمە پێکەوە گفتوگۆی زیاترەکەین سەبارەت بۆ کارانەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز وەزیری پەروەردە ئالان حەمەد سەعید بەخێر بێن، جەژنتان پیرۆز بێت. جەژنتان پیرۆز، زۆر سوپاس. سپاس. لێرە ئینفۆگرافیکمان ئامادە کردووە، خەینە ڕووپێکەوە قسە زیاتر لەسەر کاراناکەن کە لە ماوەی 3 ساڵی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کراوە بۆی بزانین چیتان کردووە، پلانی داهاتووتان چییە. بەڵێ ئەگەر یەک کەمی دیکە بێتە پێشەوە سپاس دەکەم بە جەنابی وەزیر. زۆر سپاس. لە وەزارەتی پەروەردە پێداچوونەوەتان بە 1613 دۆسی فەرمانبەران و مامۆستایان کردووە. پێداچوونەوە بۆچی بووە؟ بەناوی خی گەورە میهرەبان، سەرەتا جەژنتان پیرۆز بێ. ئەو کارانی کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 3 ساڵی ڕابردووی کابینەکە ئەنجامی داوە، وەکو ئینفۆگرافیکەی جەنابتان داتان ناوە، ئەوە تەوەری یاسای چاکسازیە. یاسای چاکسازی سێ بابەتی وابەستەیە بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. یەکەم ڕاگررتنی سوودمەندبوونی زیاتر لە جارێک لە موچە و دەرماڵە و لە ئیمتیازاتەکان. بۆ بابەتە ئێمە ئەو ڕێنمایی وەزارەتی داراییمان جێبەجێ کردووە. خاڵی دووهەم کە لە یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 هەیە بریتە لە پێداچوونەوە بە دۆسیەی فەرمانبەران و هەروەها چۆنیەتی شایستەبوونیان بە جۆرەیە و پلانی کە پیاندراوە. ئێمە یەکێکین لەو وەزارەتانەی کە زۆرترین ژمارەی مامۆسا و فەرمانبەری هەمیشەییمان هەیە کە ژمارەکەی 162613 مامۆسا و فەرمانبەر بۆ لەو کاتێک کە ئێمە پرۆسی پێداچوونەوەمان کردو. یەکێکیم لەو وەزارەتانەی لە پێشەنجی جێبەجێکردنی ئەو حاڵەتە بووین. لەوێ کۆمەڵێک دۆسیەی فەرمانبەران دیاری کرا کە لە دەرەوەی یاسا پلان پێدراوە کە ژمارەی 1111 پلە بوون کە لە دەرەوەی یاسا پلان پێدراوە. ئەمەش ئەکاتەوەی کە مانگانە 132 میلیۆن دینار و بە کۆی گشتی لە ساڵێکە زیاتر لە 1 ملیار و 584 میلیۆن دیناری عراقی بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە. خاڵی سێهەم کە وابەستە بوو بە یاسای چاکسازی دابینکردنی کورسی خوێندن بوو بۆ کەسوکاری شەیدان. ئێمە لە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2021 لە مادەی 47 و لە بەرگەی پێنجەم ئاماژەمان بۆ داوە کە قوتابخانە ناحکومیەکان، پەیمانگا و باخچەکان ڕێژەیەک لە کورسەکان تەرخان کەم بۆ خوێندنی بێ بەرامبەر جیالەوەی کە وەزارەتی شەهیدانیش تەبەنی گرتنە ئەستۆی خوێندنی کوڕوکچی شەهیدی کردو. بەڵێ لە سەردەمی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و 3 ساڵ کارکردندا بۆ وەزارەتی پەروەردە هیچ گرفتێک دروست بوو بە هۆی قەیرانی ئابووری و بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا. بێگومانەمان هەموو گرفتی خۆیان هەیە. ئێوە چۆن توانیتان لەم قەیرانانە دەرباز؟ گرفتەکان زۆر بوون، بەڵام هەمیشە دەبێت باسی گرفتەکان بکرێ، بەڵام نابێت بکرێتە تەنها و بەڕێرێکیش بۆی کە ئیشمان نەکردوێ یا کارمان نەکردوێ، بەڵام دەبێت ئاماژەی پێ بدەین. یەکێک لە گرفتە گەورەکان کە با بڵێ نەتوانم بڵێم زیانی لە کەرتی پەروەردەداوە لە هەموو جیهانە پەتای کۆرۆنا بووە. و خاڵی دووهەم گرفتی ئابووری بۆ کە لە هەرێمی کوردستان بەهۆی نەناردنی شایستەدارایەکانی خەڵکی کوردستان لەلایەن حکوومەتی فیدرالەوە، ئەویش گرفتێکی دیکە بوو کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە. هەردوو گرفتەکە پێکەوە کاریگەریان لەسەر کەرتی پەروەردە کردو. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە چەندین کارمان لە کابینی نوێم لە ماوەی 3 ساڵە ئەنجام داوە، وەکو جەنابەت باسی کرد لە یاسای چاکسازیەوە پێهاتین کە مانگانە 132 میلیۆن دینار ئەگەڕێنەوە، ساڵانەش ملیارێک و 584 میلیۆن دینار ئەگەڕێنەوە. بەڵام چاکسازی وەکو پرۆسە کە وەکو ئینفۆگرافیک لەسەر شاشەکەیە پێداچوونەوە بەم گرێبەستی ساوی سەمە چیە؟ ئەوەکو نمونەیەک هێناومانەوە. پێداچوونەوەمان بە زۆرێک لە گرێبەستەکان کردووە. گرێبەست هەبووە زیاتر لە 8 میلیۆن و 900 هزار دلارمان لە ماوەی 4 ساڵی گرێبەستەکە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیمان تیا کردووە، گەڕاینەتەوە. و لە هەمان کاتدا دۆسیەش هەبووە کە دۆسیەی گەندەڵی بووە، ئاراسی دەسەی نەزەهەمان کردووە کە زیاتر لە 1 ملیار دیناری لە ساڵێکا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گەڕاندوێتەوە. ئەوانە لە کاتی خۆی ئەو پرۆسانە وەکو پرۆسەی چاکسازی دوو بەش، وەکو یاسا ژمارە 2 ساڵی 2020 چاکسازیش وەکو پرۆسە کاری گرنگمان لێەوە ئەنجام داوە بەردەوامیش. پێداچوونەوەتان لە ڕووی زمانەمانیەوە بۆ 35 پارتوو کردووە. مۆڵەتی خوێندنی دوبلەمی باڵا و ماستەر و دکتۆرا 1435 مۆڵەتی خوێندن هەبووە. ئەو پێداچوونەوەیە لەسەر چ بنەمایە کرا و پێچان وایە کتێبی دیکە ماوە بابەتی میوە ماوە کەتوانن؟ یەکێک لەو خاڵە گرنگانەی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی
لە کاتی وەرگرتنی متمانە لە پەرلەمانی کوردستان لە دەی حوتی 2019 ئاماژەی پێدا لە کەرتی پەروەردە لە تەوەری سێهەم لە خزمەتگوزاریەکان بریتی بوو لە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن. ئێمە لەگەڵ دەستپێکردنی کابینە استراتیژێکماندا ڕژ بۆ پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن. لەناو وەزارەتی پەروەردە زیاتر لە 1200 عنوانی کتێب هەیە، بەڵام مەرجنیە هەمووی پێویستی بە پێداچوونەوە هەبێ. هەڵەی زمانەوانیمان هەست پێ کردووە و لە هەمان کاتدا هەڵەی زانستیشمان هەست پێ کردووە لە کتێبەکانمان. گریژنەمان بۆ دروست کردوون ئەوەی کە تا ئاسا توانی بێتمان ئینجازی کەین 35 کتێب پێداچوونەوەی زمانەوانی پێداچوونەوەی زانستی و هەروەها گۆڕینی دیزاینمان لەسەر ئەنجام داون و ئێستا کار لە 40 کتێبی دیکەش دەکرێت بۆ ئەوی بۆ پاش ساڵی خوێندنی ئێستای کە بەتەماین لە 2022-23 خوێندم کەینەوە بۆ ساڵی پاش ئەو کتێبانەی دیکەش بە چاپی نوێ بە پێداچوونەوە کەونە بەردیدی قوتابیانەوەی ساڵی خوێندن هەر لە ساڵانی یاسایی خۆی چۆن دەست پێکراوە کاتە دەست پێکاتەوە هێشتا دیاریمان نەکردو ڕۆژەکە بەس لە مانجینەوە دەست پێەکە مەبەستم لەوەیە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن یەکێک بۆ لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە هێڵە گشتەکان بووە ئێمە کاری جدیمان لەسەر کردەوە بەردەوامیشە ئێستا ئەو لیژنانی کە لە پارێزگاکان پێکمان هێناون کار لەسەرەوەکەم پێداچوونەوە بە 40 کتێبی دیکە بکەن بۆ ئەوەی کە بتوانین ئەو کتێبانی زۆر لە پێشەنجی ئەو کارانن کە دەمانەوێت پێداچوونەوەیان پێ بکەین لە هەمان کاتیشدا خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەویژەوەیە کە کتێبی زمانی ئینگلیزی فەرمانمان هەیە بۆ گۆڕین بەڵام هێشتا پرۆسەکە بە تەواوەتی لە ڕێچامانەوە تاوامان نەکردووە لەبەرەوەی ئەو کتێبە یەکەم مافی مڵکدارەتی وەزارەتی پەروەردە نیە لە کاتێوی کە گرێبەستەکە ئەنجام درراوە دوو کتێبەکە کۆنا هەڵی تیا ناتوانین چاشیکەینەوە یەکێک لەو چاکسازیە گرنگاری کە کردومانە ئەوەیە لەگەڵ ئەو کۆمپانیانی کە بابەتەکانی کتێبی زانست و چیمیا و فیزیا و بیرکاری ئەوانیان لابوو هەروها کتێبی زمانی عەرەبی وەزارەتی پەروەردە وا گرێبەستەکان کراوە کە بە هیچ جۆرێک مافی مڵکدارەتی نەبووە بۆ گۆڕینیش بەبێ کۆمپانیا ئێمە لەم کابینەیە توانیمانە لەگەڵ ئەو کۆمپانیانە گفتوگۆ بکەین کە ئێمە مافی هەموارکردن و هەروها مافی گۆڕین و هەروها مافی دەستکاریکردنمان هەیە بە ئامانجێک کە بتوانین ئەو هەڵانی لەناو پەرتوکانن ڕاستی بکەینەوە کە پێشتر ئەم مافە نەبووە و استراتیژیکیشماندانەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی پەروەردە هەر گرێبەستێ بکرێ بۆ کتێبی نوێ دەبێ مافی خاوەندارەتی بۆ وەزارەتی پەروەردە بێت چونکە وەرنەگرتنی مافی خاوەندارەتی زیانی گەورە لە ڕووی دارایی و هەروها لە ڕووی زانستی بۆ وەزارەتی پەروەردە ئاگەنێ بۆیە ئەم ڕێڕەوەمان ڕاستتر کردوێتەوە سەبارەت بە مۆڵەتی خوێندن دیپلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا یەکێک لەو چوارچێوانەی کە بۆ بەرزکردنەوەی کوالەتی بەکار هاتووە ئەویژەوەیە کە ئێمە چۆن بتوانین مامۆسایانمان لە وەزارەتی پەروەردە بڕوانامەی بەرزتر ئازبەرزتر بەکاربێنن دیارە بڕوانامە تەنها ڕێگەیەک نییە بۆ بەرزبوونەوەی کوالەتی بەڵام ڕێگەیەکی هاریکارە ڕێگەیەکی سەرەکیە مامۆسایە کاتێک ماستەرە خوێنێ لە زانکۆکان و دکتۆرا خوێنێ یا دیپلۆمی باڵا خوێنێ گەشە بە توانە زانستیەکان و بەکارامە زانستیەکانی خۆیەدا لەو بابەتەش 1436 مامۆسای ئێمە مۆڵەتیان پێدراوە بۆ تەواوکردنیان و نزیکەی 2000 مامۆسامان ئێستا لە کەرتی پەروەردە بڕوانامەی ماستەر و دکتۆرایان هەیە و پلانی پێدانی مۆڵەتی نوێشمان ئاراسی وەزارەتی پلاندانان کردووە چاوەڕێن کە وەڵاممان بدەنەوە بەڵێ لە سیستمی خوێندندا هەرێمی کوردستان پشتی بە چه سیستمێک بەستەوە لەنێوەم سیستمەدا تا چەند بیری کرۆتەوە جگە لە لایەنە زانستیەکەی لایەنی کللتوری و کۆمەڵایەتی و ئینتیمای نیشتیمانی بۆ خاک و وڵات و نیشتیمان لەبەر چاو گیراوە ئێمە لە وەزارەتی پەروەردە لە پاشتریش باسێکین پرۆژە ئاسایەکمان ئامادە کردو ئێمە خاوەنی سیستمێکی پەروەردەی کوردستانی کە تیا تاچێکمانەوێت بتوانین مرۆڤسازی لەسەر بکەین وا گۆشیکەین کە لەگەڵ بەها نیشتیمانی و نەتەوەیەکانی هەرێمی کوردستان لەگە پێکەوە ژیان و تاچێک کە بتوانێت بیرکردنەوەی چ ڕەغنەگرانەی بۆ بابەتەکان هەبێ تەنها زانست وەرنەگرێ بەڵکو بتوانێت گفتوگۆی بکە مناقەشەی بکە ئەومان بە تەفاسی لەناو پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری جێگە کردوێتەوە بەڵێ لە هەر لە کارەکانی وەزارەتی پەروەردە کۆرسی ئۆنلاینی فێربوونی زمانی کوردی بۆ منداڵانی تاراوگە جگە لەوانە دامەزراوی میدیایی کەناڵی ئاسمانی پەروەردەی سلێمانی هەولێر دهۆک و ڕادیۆی پەروەردەی کۆرسی ئۆنلاینی فێربوونی زمانی کوردی بۆ منداڵانی تاراوگە بێگومان پرسێکی گرنگە و جێبەجێکردنی زۆر گرنگە کە کراوە بۆەوەی مناڵی کورد لە تاراوگە زمانی کوردی لە یاد نەکە هەرچەند ئەوە بەشێکی زۆرێکێت و سەردایک و باوک بێگومان کە نێڵێت ناڵەکەی زمانی کوردی لە یادکە ئەمە بە چ بیرۆکەیەک بووە چۆن جێبەجێتان کرد دەرەنجامیتان هیچ بینیوە بزان چۆن بۆ چۆن نەبووە زۆر سپاس بەس بەر لەوەی باسی ئەوکەم دەمەوێت باز لە گرنگی زمانی کوردیش بکەم اینجا باس لەو خاڵشکەم کە و بابەتەش بابەتێکی گرنگە یەکەم وەزارەتی پەروەردە پاشەوەی کە ئێمە بەشداریمان کرد لە دیدارێکی زانکۆی سۆرانە کۆمەڵێک ڕاستپاردەیان دابێ ئێمە ڕاستپاردەکانمان جێگە کردوێتەوە بۆ گرنگیدان بە زمانی کوردی
بە تایبەتیش لە قوتابخانە نێودەوڵەتیەکان ئینتەرناشناڵەکان و هەروەها لە قوتابخانە ناحکومیەکان لە ڕۆژی 15 سی 2022 ئەنجومەنی وەزارەت کۆبوونەوەی لەسەر ئەو ڕاستپاردانەی زانکۆی سۆران کردووە و ئێمە ڕاستپاردەکانمان ئیقرار کردووە و چەندین خاڵ و پێوەرمان داناوە کە لە ساڵی خوێنی 2022-2023 دەبێت لە قوتابخانە نێودەوڵەتیەکان بۆ گرنگجیدان بە زمانی کوردی کەوێتە بواری جێبەجێکردنەوە و هەروەها لەوێش بڕیارمانداوە کە مامۆسایانی ئێمە لە قوتابخانە حکومیەکان ئەوانەی کە زمانی کوردیڵەنەوە پێویستە ڕاهێنانێکی باشتریان بۆ دابینکرێ. بەڵام بیرۆکەی ئەوەی کە ئێمە چۆن منداڵانی کورد لە تاراوگە وا بکەین کە کۆرسی فێربوونی زمانی کوردیان بۆ بکەین بە هەماهەنگی لەگەڵ ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات ئێمە چەندین کۆبوونەوە دیدارمان ئەنجام داوە لێ گەشتین ئەو قەناعەتێک کە پێکەوە بتوانین خواستێکی زۆر هەبوو لەسەرەوەی کە منداڵانی کە لە تاراوگە لەدایک بوون بتوانن فێری زمانی کوردی بن. ئێمە پلاتفۆرمێکمان دروست کرد لەگەڵ ئەو بەڕێزانە ئێستا لە چەندین دەوڵەتی دنیاوە منداڵانی کورد لەگەڵ ئێمەن ڕۆژی 8 سی 2022 ئێمە دەستمان کردو بە کۆرسەکان و تا ئێستا 103 منداڵ بۆ شێوەزاری سۆرانی و هەروەها شێوەزاری بادینی خۆیان تۆمار کردووە و هەفتانە یەک کاتژمێر وانە خوێنن وانی زمانی کوردی خوێنن لە ڕێگەی سێ مامۆساوە کە لە شارەکانی هەولێر و دۆک سلێمانی بۆمان دابین کردوون و ئێمە پێداویستەکانمان بۆ مامۆسایانە دابین کردووە و ئەوانیش بە سوپاسەوە خۆبەخشانە ئەو کاراکەن و وەزارەتی پەروەردە پێزانینێکی زۆری هەیە تەواسولێکی زۆر باش هەیە دایک و باوکەکانیش لەبەر ڕازین لێرە شەوە ڕاگەێنین وەزارەتی پەروەردە توانای ئەوەی هەیە کە ئەم شێوازە فراوانکە هەر کەسێک هەر بەڕێزێک لە تاراوگا دەیەوێت منداڵەکەی سوود لە زمانی کوردی وەربگرێ ئێمە دەتوانین هاوکار بین دەتوانێت لە ڕێگەی ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات لە تاراوگا ناوی خۆیان تۆمارکەن بۆیە منداڵەکانیان لە کۆرسی دووهەمە ئێمە بتوانین داخلی ئەم کۆرسیان بکەین بۆ فێربوونی زمانی کوردی. کۆرسی دوم دیاریکراوەکەی دەست بەڵێ لەگەڵ مانجی دەست پێەکەین بەس ئێمە دائیمەن کۆرسەکانمان چەند مانگە کۆرسەکانمان زیاتر لە 3 مانگە کاتەکان وا ڕێگەخین کە لەگە کاتی ئەوان بگونجێ بۆ ڕۆژانی شەمان یان یەکشەمان چونکە ئەوان ئەو کاتانە پشویان هەیە لە هەفتەیەکە 2 ڕۆژە لە هەفتەیەکە ڕۆژێکە ئێمە دەتوانین زیاتری بکەین بەڵام دەکەوێتەوە سەرکاتی ئەوانەی کە لە خواست و داواکاری ئەوان بەڵام پرۆسەکەمان ئەنجام داوە سەری گرتووە خۆشحاڵیشین ئەمەش بۆ ئەرکیشی نیشتیمانینەتەوە یەزانین کە منداڵی ئێمە لە تاراوگا وەخواستیان هەبێ بۆی کە فێری زمانی کوردی بن لەلایەن دایک و باوکیانەوە ڕویان لە ئێمە ناوەکو وەزارەتی پەروەردە ئێمە هەموو توانە تەکنۆلۆژیەکانی خۆمان بۆ بابەتە لەگەڵ توانە زانستیەکانی مامۆسایان خسۆتە گەر خزمەتیانەکەین دامەزراوەی پیدیایی تا چەند گرنگیان و سوودیان هەیە بۆ وەزارەتی پەروەردە و کەرتی پەروەردە لە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان کە هاتین ئێمە یەک تەلەڤیزۆن لە سلێمانی هەبوو لۆکاڵی بوو تەنها لە ناو سلێمانی وەردەگیرە ئێمە ئێستا بە هاوکاری لەگەڵ هاوبەشەکانمان لە یونیسف و لە یونسکۆ ئێستا ئەوانی گەورەترین دامەزراوەی میدیایین دەتوانم بڵم لە ناو حکومەتی هەرێمی کوردستانیشە کەناڵی ئاسمانی پەروەردەییمان لە ساڵی 2020 لە سلێمانی دامەزران بە هاوبەشی لەگەڵ یونیسف کەناڵی پەروەردەیی هەولێر کەناڵی پەروەردەیی دووهۆک بۆ شێوەزاری بادینی و هەروەها ڕادیۆی پەروەردەییشمان هەیە لەسەر FM کە سەرتاسەری کوردستانە ئەمانە بوونەتە سەکۆیەک بۆ ئەوی مامۆسایان بیر و بۆچوون و دیدەکانی خۆیان لەوێ گەنگەشە بکەن و هەروەها پەیام بدەنە مامۆسایان و بە شێوازێکی فێرکاریانە بابەتەکان شی بکەنەوە سوودی هەیە بۆ قوتابیان و بۆ خوێنکاران هەموو ئەوانەی کە پێویستیان بەوە هەیەوانەکان ببینن بەڵام ناتوانن بچنە خولێکی بەهێزکردنەوە یان ناتوانن مامۆسایەکی خصوصی بگرن دەتوانن سوود لە دامەزراوە پەروەردەیەکانی میدیایی وەربگرن و لە هەمان کاتیشدا ڕێنمایی و ڕێنوێنیشیان پێشکەشەکە بە کەسوکاری قوتابیان و خوێنکارانیش. ڕەخساندنی هەلیکار لە کەرتی پەروەردە لە ساڵی 2019 بۆ 2020 1299 هەلیکار بووە 2020 بۆ 2021 5802 و 4338 کۆی گشتی ئەو هەڕەخساندنی هەلیکارە لە ماوەی 3 ساڵەدا 9539 هەلیکار بۆ لەمانە چەندی گرێبەستی یاخود با بڵین دامەزراندنی تەواوەتی بووە چەندی گرێبەست بووە. سپاس من دەمەوێت تێبینیەک لەسەر ئەوە بدەم بۆ یەکە پێشچاو ڕوون بێ کاری وەزارەتی پەروەردە ڕەخساندنی هەلی کار نییە جهەتی دیکە هەیە بەڵام ئەرکێکی وەزارەتی پەروەردە یەکێکە لە ئەرکەکان کە بە شێوەیەکی تەزامونی لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و لە چوارچێوەی استراتیژی حکومەتی هەرێمی کوردستان ئەم کارە بکە بۆ مەبەستەیەمە لە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان پشتمان بەس بە یاسای ژمارە 14 ساڵی 2012 و هەروەها پشتمان بەسۆ بۆ ڕێنمایانەی کە دەرمان کردەوە فەرمانی وەزاریمان کە لە 2021 بە ژمارە 315 دەرمان کردووە جارێکش دەختمان لەوە کردوەوە وردەکاریمان بۆ ئەم بابەتە داناوە ئێمە 461 ناوەندی خوێندنی ناحکومیمان لە هەرێمی کوردستان هەیە باخچە و قوتابخانە و پەیمانگا بەپێ ئەو فەرمان بەپێ ئەو یاسایی کە هەیە دەبێت ڕێژەی ئەو مامۆسایانەی کە لە کەرتی تایبەت کار دەکەن لە ناو قوتابخانە حکومیەکان و
باخچە و پەیمانگاکان دەبێت ڕێژەکەیان بە هەمیشەیی لە لای خۆیان لە 180 کەمتر نەبێ و لە 120 دەتوانن سوود وەربگرن لە چی لە مامۆسایانی قوتابخانە حکومیەکان ئەویش بە شێوازێک کە ئێمە شێوازەکانمان دیاری کردو مۆڵەتی بێموچەیە و هەروەها سیستمی ئامانجیەوە لەوە بووە ئەوانەی کە دانەمەزراون هەلی کاریان دەست بڵێ بەڵام ئەوەی کە گرنگە باسی بکەم ئەوەیە ئێستا ئێمە لە ژێر ئەو ڕێژەین بە کۆی گشتی ڕەن بێ لە هەندێک شوێن هەندێک مخالەفات کرابێ بەڵام لیژنەوان هەبووە داوامان کردو و سزای کارژێڕی و دارایی ژەگری نەبەر بەرامبەر بە هەر قوتابخانەیە کام کاری کردبێ بەڵام دەتوانم ئێستا بە جەنابەت بڵێم ئێمە 12,000 مامۆستا و فەرمانبەرمان هەیە لە کەرتی تایبەت خۆشبەختانە ئەوانەی کە لە حکومین بە مۆڵەتیان کار کردو چوونەتە ناو قوتابخانە ناحکومیەکانەوە ژمارەیان ناچێتە 900 مامۆستا واتە ڕێژەکە زۆر لە ژێر لە 120ەوەیە کە ئێمە توانیمانام کارە بکەین بۆیە ژمارەی کۆی گشتی ئەوانەی کە لەم کابینەیە بە پاڵپشت بە یاسای ژمارە 14 ساڵی 2002 هەروە ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە زیاتر لە 9,000 مامۆستا بۆ کە دەرفەتی کاریان بۆ ڕەخساوە بۆ ئەوەی ئیزدیواجێتی کار دروست نەبێت. بەڵێ پرسێکی دیکە کە داوای خوێندکارانی یا قسەی خوێندکارانە ئەویش لەگەڵ سیستمی نوێی خوێندن دەڵێن ڕەنگە هەندێک لە مامۆستاکان سەررجەمیانە ڕەنگە هەندێکیان کە چوونەتە تەمەنەوە ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە نەتوان بە شێوەیەکی باشتر وەک مامۆستایەکی تازە پێگەشت و خۆی بگونجێنە لەگەڵ ئەم سیستمەیان بۆ سیستمە نوێیە دەرس بڵێتەوە هیچ شتێکتان ڕەخساندووە خولێکتان کردێتەوە بۆ سەررجە مامۆسایان بۆ ئەوەی بە گەنج و بە تەمەنیشەوە بتوانن خۆیان بگونجێن لەگەڵ ئەم سیستمە لە ڕاستی بابەتی خولکردنەوەی ڕاهێنانە گەر جەنابەت مەبەست بێ ڕاهێنانەکانی وەزارەتی پەروەردە بەردەوامن لەو کارانەکان بێگومان لەسەر و پێگەشتن لەسەر و سیستمە تازەی کە وەزارەتی پەروەردە هەیە بۆ ڕاهێنانی مامۆسایان لە هەموو بوارەکانی پێداگۆجی و سیستمی کارژێڕی و بەکارهێنانی تەکنۆلۆژیا و هەموو بابەتانی کە وەزارەت بەڕێوەبەری گشتی پلاندانانی پەروەردەیی بە گرنگی زانێت کە مامۆسایان و فەرمانبەرانی ئەمە ڕاهێنانی لەسەرکەن ئەوانە بەردەوامن و لە تەوەری ڕاهێنانیش بە زیاتر ئاماژی پێدەین. بەڵێ هەندێک مامۆستا خوێندکاریان مامۆستاش هەندێکیان ڕەنگە داوا بکەن بڵێن پێویست بکات ئەوانەی کەرتی پەروەردە لە چاو کەرتەکانی دیکە زووتر خانەنشین بکرێن خۆتان هیچ داواکارێکی واتان هەبوو لەلایەن مامۆستایانەوە لە هیچ کەسێکەوە کە داوا بکەن کە تەمەنی خانەنشینی لە کەرتی پەروەردە کەمتر بێ لە چاوێکیشی دیکە لە ڕاستی من بە خۆم لەگەڵ ئەو بۆ چوونم بەڵام بابەتەکە بابەتێکی یاساییە ینی بە بڕیارێکی شەخصی ناکرێ یاسا هەیە کە ڕاژەی فەرمانبەران و مامۆسایانی دیاری کردو لە 63 ساڵە دەتوانێت هەر کەسێک بێوێ 15 ساڵ خزمەتی هەبێت تەمەنیشی لە 45 ساڵ زیاتر بێ بە جۆرەی یاسا دەتوانێت خانەنشین بێ ئەگەر بە ویستی شخصی بێ بەڵێ من لەگەڵ بۆ چوونم کە ئەو ڕێژەیە لە 63 ساڵەوە تۆزێک کەمتر بکرێتەوە بەڵام بابەتەکە تەنها ویستی شخصیە نەخێت چونکە یاسایەک هەیە یاساکە ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستان ئەوە دەبێت حکومەت لە ئاستی کۆی گشتی فەرمانبەران بابەتەکە باسی لێ بکە نەک تەنها وەزارەتی پەروەردە. دامەزراندی مامۆستای هەمیشەیی 5088 مامۆستا و 13,000 منداڵ گەڕاندراونەتەوە بۆ خوێندن پێگومانەوە ژمارەیەکی زۆرە مامۆستا و فەرمانبەران کە ڕاهێنانیان پێکراوە باست کرد کە 6992 لەبارەی پرسی ڕاهێنان و کردنەوەی خولەکانە باخچە و قوتابخانەکان کە نۆژەن کراونەتەوە ژمارەیان 635 و 57 باڵەخانی نوێ دروست کراون بۆ پێتان ئێوە پێتان وایە ئەو ژمارەیەکی باش نییە بۆ دامەزراندن لە ماوەی 3 ساڵەکە لە کەرتی پەروەردە کراوە یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئێمە لەسەر دوو ئاراستە کارمان کردو یەکەم بە هەمیشەیکردنی و مامۆسایانی کە گرێبەزم و ژمارەیان 5088 مامۆستا بووە خاڵی دووهەم گرنجیدانێکی زیاتر بەوانە بێژان ئەویش بەوەی کە بە شێوازی بەشەوانە گواسومانەتەوە بۆ ڕێنمایی ژمارە 14 ساڵی 2021 و ئامانجمانەوەیە زیاتریش خزمەتیان بکەین بەڕاستی خاڵێکی دیکە کە گرنگە ئەویش دروستکردنی ئەو باڵەخانانەیە باڵەخانەکان کە دروستکراون لەم کابینەیە 57 باڵەخانن کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە هەمانجی دەسێ وە بەرهێنان و بەخشەرەکان و هەروە لەسەر بودجێ پارێزگاکانیش دروستکراون و لە هەمان کاتدا زیاتر لە 635 قوتابخانەش نۆژەن کراوەتەوە ئێستا لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی پرۆژەیەکمان بەدەستەوەیە کە دەستگای خێرخوازی بارزانی 1 ملیۆن دلاری تەرخان کردووە لە سەرجەم ناوچەکانی کوردستان بە کەرکووکیشەوە 200 قوتابخانە نۆژەم بکرێتەوە و ئەو 200 قوتابخانەیە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە بێ لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 46 ملیار و 524 ملیۆن دیناری تەرخان کردووە بۆ تەواوکردنی ئەو قوتابخانانەی تەواو نەکراون لە هەرێمی کوردستان کە دەمانەیە قوتابخانانەی کە ماونەتەوە تەواو نەکراون بتوانین تەواویان بکەین لەگەڵ ئەوەشدا ئەتوانین 30 قوتابخانە بەوانە تەواو بکەین و هەروەها 29 قوتابخانەش
نۆژەم بکەینەوە بۆ بڕەپارەیەی کە دانراوە جا لەوەش جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 3 ملیار دیناری تەخسیس کردو بۆ وەزارەتی پەروەردە بۆ فراوانکردن واتە بۆ دروستکردنی ژووری زیادە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان لە نێو قوتابخانەکان بۆ مەبەستە ئێمە پلانمان داناوە و دابەشکاریمان کردووە 180 تا 200 ژوور دەتوانین ئیزافە بکەین بۆ ئەوەی کە لە ناو قوتابخانەکان ئەگەر ئیزدیحام لە شوێنێکە بێ ئەولویەتمان داوە بۆ جێگایان تا چەند کارتان بۆەوە کردووە کە ئەو نۆژەنکردنەوەوانە و کارکردانە نەگاتەوە سەردەمی یان نەگاتەوە وادیکردنەوەی قوتابخانەکان کار لەسەرەوە کراوە بەڵام شێوازی تەخسیسکردنی پارەکەوە هەروەها ئەو ماوە کەمەشی کە ئێمە لە بەردەستمانە لە هاوین ئەوە تۆزێک گرفتی بۆ دروست کردوین بەڵام گرنگەوەی پرۆسەی نۆژەنکردنەوەکان ئێمە لەگە دەستگای خێرخوازی بارزانانی ڕاگەێنین وەلیستەکانیشمان پێشکەش کردوون بۆ ئەوەی کە بتوانین ئەو نۆژەنکردنەوەانە لە کاتێکی باشە کرێت بەر لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئەگەر هەندێک شام کەونە دەستپێک ناو ساڵی نوێی خوێندنەوە پێم وایە گرفتێکی زۆر قورس دروست ناکە ئەوان دەتوانن میکانیزم و ئالێتێکدا بنێن کە کار نەکاتە سەر دەوامی قوتابیان بەڵێ 29 قوتابخانە نۆژەن کراونەتەوە 46 ملیار و 524 میلیۆن دینار بودجەی پێویست بووە تێچووی گشتی پرۆژەکان بۆ وەزارەتی پەروەردە کە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردووە 199 ملیار و 151 میلیۆن و 547 هزار و 865 ئەم خاڵە گرنگە لە دەی حوتی 2019 هەتا ئێستا کە 3 ساڵەکە حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕی 199 ملیار و 151 میلیۆن و 547 هزار و 865 دینار پشتگیری کەرتی پەروەردەی کردووە بۆ دووشت تەنها پرۆژە نیە بۆ پرۆژەکان و پێداویستیەکانی بۆ نمونە ئەم ساڵ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 20 ملیار دیناری تەرخان کردووە بۆ کڕینی پێداویستی ناوەندەکانی خوێندن کە ئێمە وایە سا لە حاڵەتی گرێبەستین کە چۆن بتوانین بەشێکی زۆری ئەو پێداویستیانە بەر لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن داویم بکەین ئەم پێداویستیانە لە ماوەی ئەو 3 ساڵە بووە بۆ یەکەمین جاریش دەمەوێت ئاماژە بۆ بدەم لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارەکراوە ئیژەوەیە کە جەنابی سەرۆکی حکوومەت ڕاستەوخۆ ساڵانە 3 ملیار دیناری دانا وەکو پێشینە بۆ قوتابخانەکان و پێشتر ئەم پێشینەیە نەدراوە بە قوتابخانەکان ئێستا ساڵانە جا لە داهاتی فرۆشگاکانی خۆیان توانیوانە ئەو بابەتە ژوەر بگرن لەبارەی پارەی خوێندنی خوێندنگە تایبەتەکان تاوا بەم شێوەیە ئێستا دەمێنێتەوە یان وەزارەت کارەکە لەسەرەوەی پارەی خوێندن کەمتر بکرێتەوە بە جوێرەوە فەرمانە وەزاریانەی کە بۆیان دەرچووە وەزارەت کارەکە چونکە ئەگە فەرمانێکی وەزاری هەبێ بۆ پێدانی مۆڵەت ڕێگە پێدراو بۆ بۆی کە بەو بڕەپارەیە خوێندم کە بەڵام ئێمە لەو کاتانی کە تەنگەژەی کۆرۆنا هەبوو بە چەند شێوازێکی جیاواز 10% 15% هەتا 25% لە سەتیش بۆ وەرزەکان ئێمە کری خوێندنمان لەو کاتانە داشکاندووە بەڵام ئەوانەی کە حقێکی مکتەسەبی خۆیان وەرگرتۆ بە فەرمانێکی وەزاری لە پێشترا مۆڵەتیان پێدراوە بەو شێوازەی خۆیان کارەکانیان بەرداوە ئێستا مۆڵەتماوە بۆ دان بەکردنەوەی خوێندنگەی تایبەتی لەوێتمان ئێستا لەسەر کردنەوەی قوتابخانەی پیشەیە خوێندنگەی پیشەیە هەروە لەسەر باخچەی منداڵانە بەڵێ بەڕێز ئالان حەمە سعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بە ئامادەبوونتان لە ستۆدیۆی کوردستان بەڕێز